کە خۆیان بەلایەنەوە گرنگە ئەمڕۆ لەلامان کاک ئاری جەمال ئەندامی پرۆژەی کۆنسێرتی ناز بۆ منداڵە بێنازەکان لەگەڵمانە کاک ئاری بەخێر بیت پرۆژەکەتان چۆنە فکرەکەی چۆنەوە کەی دەست پێیەکەن؟ بەڵێ ئێمە هەڵساین بە سازانی کۆنسێرتێک بە بەشداری کۆمەڵێک هونەرمەندی زۆر بە توانای کوردستان و هەم لە هەمان کاتی شەباناوان سۆبیان هەندێکیان نەبێت یەک دوو گەنجیتیایە کە لەوانەیە زۆر ناسراو نەبن. دیارە ئەمە یەکەم جارمان نییە بیرمان ئەم جۆرە کارانە کردوکە پێشتر بۆ لەگەڵ نەخۆشخانی هیوایە و بە هاوکاری ئەوان زۆر کارمان بۆ مناڵە توشبەکان بە نەخۆشی ژێرپەنجە کردووە. ئەم جارە بیرمان لەو کردووە کارێک بۆ مناڵانە بکەین کە بێسەربەرشتن یاخود با بڵێن بێدایک و باوکن کە ئەوانیش بە تایبەتیوانی کە تەمەنیان لە بینی 0 بۆ 4 ساڵە زۆر چۆنەڵی بە تاواتی بێنازن بە زۆر ناحێ و تقریبا بەڵێ و ئەوانە هەرێکە و کێشەیشان هەیە لەوە با بڵێن بە هەر کارێکی خێزانی بێ کەوتونێت دایک و باوکیان هەم شتیان نییە لەژێر سەرپەرشتی حکوومەتان. بەڵێ جا زۆر شت هەیە پێویستیان هێستا خۆزانین لە مۆزعی ئێستا خێرانی دارایی چی وتمان ینی تاسیری بە تاکید کردەوە سەر ئەوان وتمان بە ئەمان ئەوە نەبن ئەو چینە نەبن چونکە ئەمە شتێک نییە بتوانین چای لێ بنۆقێنین ئەمە شتێک نییە بڵێن وەڵایی کێشە نیە ینی بە هیوان کاتیش کە باش بێت چونکە ئەمانە مناڵ نەمانە هەرچۆنە بێنەوەی دا ڕۆژت ئەوان مناڵن و بێدایک باوکن ئێوە ڕێکخراون گرۆپن چین ئەتانەوەیت هاوکاریەوە وەڵا ئێمە خۆی کۆمەڵێک خوێندکاری زانکۆین هەرێکە لە زانکۆیەکە تەنیا لە سلێمانیم بەڵێ و کۆمەڵێک لە هەمان کاتە مامۆستای زانکۆشمان لەگەڵاو لیانە مامۆستایەکی بیانیشمان لەگەڵە هی بیانی دەرەوەی کوردستان وەستان بەڵێ بە هاوکاری هەمومان هەڵمان ناوە بتوانین شتێکیان بۆ ڕێک بخەین بۆی بتوانین داهاتێکیان بۆ کۆ بکەینەوە هەرچۆنێ بێت تا سەری ساڵ شتێک هاوکاری و شتێک ئەلەوەی کە پێویستیانە بەش ئەو مامۆستانەی کە بیانی لێرە کاری مامۆستاییەکەن یان لە دەرەوە چۆن هاوکاری کۆەکەنەوە بۆیەوە؟ بەڵێ وەڵایی ڕاستیەکەی فکرەکە با بڵێن فکری بۆ نمونە ئەم فکری کۆنسێرتە پێم وایە سەرچاوی لە یەشێک لە مامۆستاکانی زانکۆی کۆمار کە مامۆستایەکی بەرتانیە و زائیدەن لەگەڵ ئەویش ڕێزانخان وەکو دەرووناسێک بە هاوکاری ئەو مامۆستای و ڕێزانخان ئەم فکریان هێنابوو. یعنی هاوکارێکی چۆن ئێستا مەسەلەن زۆر لە ئەندامە خۆبەخشەکانمان کۆکاتەوە یا مەسەلەن خیبری لە شتێکی کە هەیە زانیاریمانەتی ئەوە بکەین باشە ئەوان بکەین باشترە هەرچۆنێ بێ خۆبەخشانە کارمان لەگەڵ هاکەن. کاگاری ئەمڕۆ چ کات ژمێرێک دەستەکەن بە ئیشەکەتانەوە ئەو نەرمەندانە چێ نەگەر زیاتر بیان ناسێنی بزانین کێ لە پرۆژەکەتانە بەشدارە؟ وڵای ئەمڕۆ سەعات 4 لە هۆڵی تەلاری هونەر لەوێ ئیشاڵا دەستەکەین بە کۆنسەرتەکە نەوە بەنسبەت گۆرانی بێژەکانشەوە جێی خۆەتی لێرەوە زۆر سپاسی یەکە بە یەکان بکەین بەرەی خۆتا لەنزانن سەری ساڵە و هەر گۆرانی بێژێک بۆ خۆی شۆهرەتێکی هەیە و جمهوریک و هەوادارێکی خۆی هەیە کە پێخۆشە لە شەوی سەری ساڵە کاتێک لێگەڵاوە بەسەر با ئەتوانی بە پارێکی زۆردا بچن کۆنسێرتێ بکەن. ئەمە زۆر گەورەیە هاتوون لەبەر خاتری مناڵن بە تایبەتی شتێکی زۆر جوانەوەی کە ڕوویە لەمە خاتوشێن تاڵەبانی ئەو کاتێکە پێمان وت تەلەفۆنمان بۆ کرد لەسەر ڕۆشنەوە بەو شەوە ڕۆشتەوە کەزانی شتێکی وامانەیە و شتێکی وامان بەدەستەوە زۆر جوان بوو تیکتەکەی خۆی کانسڵ کردەوە. مە خاتوشێن ئەوانەی ترکێن هونەرمەندەکان ئەوانی تر کاک میکایلە زۆر ڕێز و سڵاومانەیە لێرەوە ئەو خاتوشەهێنە کاک عادل ئەورامیە و کاک ئەحمەد خەلیلە ئێستا لە سلێمانی خەڵکێکی زۆر حەزیانم دڵنی کاک ئەحمەد خەلیلە و لەگەڵ ئەوان کۆمەڵێک گەنجیکەی تایە وەکو کاک شەماڵ و کاکاکام و ئاراخان کە ئەوانیش گەنجی بارەدار و هەروەها گروپی LS کەوانیش ژموریی تایبەتی خۆیان هەیە ئەمانیش وەکو کۆمەڵێک گەنج و هەرێک و هەواداری خۆی هەیە و لێوێ
پشتیوانی خۆیان ڕاگەیان چاوەڕانێک کە داهاتێکی باش کۆ بکەنەوە انشاءالله. وەڵای ئەوەی ڕاستی بێ من خۆم تەسەووریەوە ناکرد تاوەکو ئەو شەو چۆن تەسەووڕ بەڕاستی ئێستا کۆکراوەتەوە حالیە نێما بلیتێکی زۆر کەممە ڕەم بێکم بە هەمووی لە کۆی 1000 بلیت ئەگەر 16 ڕۆژە بێ چەند ڕۆژە بە بەردەوام بەستەنها ئەمڕۆیە باش ئەو پارەیە چۆن ئێوە ئیبەخشن بۆ مناڵانە مەسەڵەن یان بڵێن بە شەفافیەت بێت شێوازەکەی چۆنە ئەو شێوازێکە ئێوە ئەو پارە ئێمەوانە مەسەڵەن یان دابەشیەکەن چۆن مەڵێ ئێمە پێشەوەی هەکە ویدات بیرمان لە کۆنسەر کردوەوە پێشتر پێم وتی زۆر کارمان لەمە کردو لەبەر تۆزێک خیورەیەکمان پیا کردووە تایبەتی لەگەڵ ئەم ئیشتۆرە ئیشە خێرخوازانە ئەمە جارە پێش هەموو شتێکە ئەمە فکری کۆنسەرتەکەمانە بوو و زانیمان کە باڵێن گۆرانی بێژەکان ئامادەی خۆیان دەڕڕێەوە بۆ ئەوی بێن بە خێرخوازی لێرە گۆرانی بڵێن لەو کۆنسەرتە ئەمە پێمان باش بوو لە خانەی بێسەرپەرشتان چین سەردانێکی مناڵەکان بکەین لەگەڵ گۆرانی بێژەکانە بووی کاتێکماندانا لێ و چوین لێ سەردانیشمانکردن خۆیان بە چای خۆیان مناڵەکانیان بینی وەسعەکەیان بینی زیاتر دڵنیا بوون لەوەی کە کارەکان زۆر بەرۆشەیە بکەن هاتا هاتیینە دەرەوە هەموو هەموو گۆرانی بێژەکان بە پۆرۆشە بووی با خێرا بە پەلا ئەمە ئیشە بەڕێمەڕەوە چکە لە بەرەوەی واقع بینیە و حتمما دوای ئەوەی کە کۆمەکەکە کۆکرێتەوە و پارەکە با بڵێن ئەبرێتە شوێنی خۆی حتمما هەموو ئەم یەکێک لەو گۆرانی بێژانە ئاگاداری ئەوە بێ و بە هاوکاری ئەوان ئینشاڵڵا دیسانەوە بەوانی کە پێویستە بۆیان نەکرێت سەڵکگاری بەیوای سەرکەوتنتان زۆر سپاس بەیوای خەڵکێکی زۆر لەو پرۆژە خێرخوازتان بەشدار بێت بەڵێ ئاری جەمال ئەندامی پرۆژەی کۆنسەرتی ناز بۆ منداڵە بێ نازەکان سپاس بۆ بەشداری لەگەڵمان مەمنون با لێرەوە ئەگەر بتوانم شتێ بڵێم ئەوەی کە پێویستی پێ بەدەست بێنێ و تا ئێستا تکتەکەی بەدەست نێنەوە چونکە ئەمە لە کافتریەکانەمان فرۆشت و ئەم شەو بزانم عرضم کردی ڕمێکم 50 دانەما بێ بەڵام لەگەڵەوەی ئەمە لە تەلاری هونەر هۆڵێکی زۆر گەورەیە و هەر کەسێکە ئەمە ئەوێت لێ ئامادە بێ پێش دەست پێکردنیەوە کۆنسەر دەتوانێت پلیتی بەدەست بێنێت زۆر سپاس.